دیدەنی هەڵگوردی سەربەرز دەڕۆم لە گەڵاڵە دەبمە میوان پاش بازاڕیکردنم لە چۆمان. لە بازاڕی چۆمان و ئەو ڕۆژێف خواردنەکی تایبەت بە باکووری کوردستان ئامادە دەکا. هاتیمە کەرستەکانی لە بۆ دەکرم و ئەلێرانە دەبینم کەرستەی زۆر جوانی لێە. سەلام عەلەیک. سلام خوشی بخێر باشی باشی بخێر سەلامەت زۆر دەکەم. تەماتەکم دەوێتن تازە بی تازە هیناکتان و سرقەسۆرتان هەیە؟ بەڵێشمانە. زۆر باشە. ئەمە ئەوڕۆ بەتەماین لە بۆ پرۆگرامی خواردنەکی باکووری دروست بکەین. باکووری کوردستان. بەخێر بێ. ناوی بلوعیە. ئەتو قەت ئەو خواردنەت خواردیە؟ ناوەڵڵا. قەت نەتخواردیە؟ نازانی کوشە؟ ناوەڵڵا. تاوەکەواتە دەبی لە پرۆگرامی تەماشا بکەیتەوە. ئینشاڵڵا خەمت. ئەلێرانە بێجگە لە خواردنی مەنتیقەی خۆتان. چه خواردنەکی دیکە بەکاردێنن ئی وڵاتی دیکانی چه خواردنەچکە دەخۆن ئی وڵاتی دیکە؟ وڵاتجا پیزایە و هەمبەرگە و ئەوشانە بەکام پیزا و هەمبەرگر و ئەوشتانە دەخۆن. بەڵێ. بەس قەت بلوعیتان نەخۆن؟ ناوەڵڵا. باشە کاکە. ئەوجا ئێستا تەماتەم لۆدانە سرقەسۆرم لۆدانە لەگە کەرەوزی. بەسەر چاو. باشە؟ پێشتر بەگای زەویان دەچێڵە. بەخۆم بەگای چێڵە. بە خۆت وەت کردیە پێشتر. ئێستا ئەدی ئێستا؟ وەڵی ئێستا ڕاستی گانەماینە بنێ تەرەختەرە. ئەگە تەرەختەر نەبی تەورە و بێڵە. تەورە و بێڵە ئەگە تەرەختەر نەبی. ئەدی ئەو خاکەناسەی لە دەستە ئەو خاکەناسە ئێستا ئێرە بۆ خاکەناسەیە چێلدرایە. بە خۆت چێڵایتت بۆ خاکەناسەی؟ زۆر باشە. تەواو ماما چ شتێکت چاندیە لە ناو زەوی خۆت؟ بەڵا هەو ساڵ بەخۆ بەخێزانن چێڵە پار. پار وەڵا باشە. وەڵا کاکانگۆ بەقوتن. هەر بژی پار ئێرە هەموو مام عوسمان چ شتێکت چاندیە لە ناو زەویەکەی خۆت؟ خۆجا ئێستا مایتی یعنی لۆ مەسلەی بڵێن تەماتە و بیبار و ئەو شتانە یعنی تازە خەریکە عالم دەست پێ ئەکایستا بڕەچێمایە. بەس ئەمن دیتم لە ناو باغەکەت توالەی لێ ینی چقەڵە ئەوە بڵێن خۆخە جێلاسە بەڵێ سێوە قەیچیە ئەو ئەوشتانە هەمیان لێ پونگە بەخۆ نەستەخانێ بەکاری خۆیان ئەوە بە خۆشی دەبی. ئەدی لوشە؟ بەخۆی ئەومە بخۆ چقان ئەوی حەسان لە لوشەیە؟ زۆر باشە. ئەتوو ئەگەر ئەو شتانت هەموو پێگەیشت چ لەو شتانە دەکەیت؟ دەیان فرۆشیەوە یانیش لە خۆتان ئەخۆن؟ بەخوا ئەگەر واقعی بڵێن واقعی ئەمن ئەو شتانە ئەبینی ئەگە بڵێم ئەستەبام دەفرۆشێ درۆنیە هەتا هەمزیریە دەناودانا ئەوی ئەخۆین بەخۆ ئەوی دۆست و برادەرە خۆن لەوانە خێرش پێ بکە. ئەو کۆریتە چیە ئەو حالێ مێشانە کۆڵیتی پێ ئەڵێن مێشان دروستەکان مێشم نەمانە هەموو مردن دەنامێشنگەڵ زۆر هەبوون وڵە نبینەوە ئەو ساڵ ئەو مردن ئەوە لەبەرزم کردبوونەوە مردن. سەبەبی چ بوو کە مردن؟ سەبەبەکەی ئەوەیە دەرمانی زۆر لێ ئەدەن لە باخسە و شتیوە. بەڵێ ئەجا شەتنێ من لێ بدەم دەرمانی لە پشت دەورە و پشتیمە لێ ئەدەن لەو لای لێ ئەدەن تەسیر لە مێشەکان دەکات مێشەکانەکاو بوونیان ئەکەنە و ئەمرن. ڕاستە وڵای پێم ناخۆش بوو گوێمەدێ سلامەت بەتەوانی جارەچکە مێشی بینیەوە بکرم ئەو ساڵ بە بکرد بووم بەڵا برادرە چ پێ گوتمە ساڵ لێگەڕێ ئەو ساڵ لێگەڕێ لە بەردەرمان و ئەم شتانە. شێف ئەوڕۆ لە بازاری چۆمان ئەمن بازاریم کرد و کەرستەی خواردنەکەم لە بۆ تو کڕی. دەست خۆشبی ئەشیاکان بەس تا کەرستەکان جوان بی. دەستەکان خۆش بەدڵتا؟ زۆرم بەدڵە. سەلامەت بی. شێف بلوعی چییە؟
خواردنەکی باکوورە یعنی باکووری کوردستانە بەڵێ زۆر باشە لە چ پێک دێ ئەوە نوێ لە بۆمە کەرستەکان زۆر سادەیە بەڵام خواردنەش خۆشە و نوێیە باشە پێویستمان بە ساوەریان ساوەڕەکەم کوڵاندیە ساوارەکە بە سۆری کوڵاندی بڵێت کەمەک ئاوی تماتم تێکردیە کەمەک ڕەنجی بگۆڕێتن کەرستەکان کەشم لە ورد کردیە پێویستمان بە پیازی هەیە پیازم پیازی سۆرم بەکارینە تاین سپیش بیز مشکلینە تەڕە پیازیش بی دەبی تەماتە دەستکە کەرەوز بیبەری شیرن خیار شۆر بیبەری تیژی کەسکم هەموو لە هورد کردیە ورد باشە شێف بەڵێ ڕاستە دەڵێن ئەو خواردنە لە چی کفتەی نزیکە بەڵێ ئەو خواردن لە چی کفتەی نزیکە و تیژیشە بەس ئەمن ئەوڕۆ زۆر تیژی ناکەم لە بۆی ڕەمەزانە نابی لە بە پارشی و لە بۆ سمێنە زۆر تێنیمان دەبیتن نابی زۆر تیژ بەڵێ تیژم کردێ بە زۆر تیژ نییە باشە ئەوانەیە کە نازانن چی کفتە کووە عینەن ینی زۆر لەوەی نزیکە بەڵام لەگەڵ خەسی دەخڕێ وەچی هەویریە بەڵێ وەچی هەویریە شێف ئەدی کەرستەکان کە زەڵاتەکمان هەیە زەڵاتەی سرقە سۆریە سرقە سۆرەکەم کوڵاندیە لە ڕەندەمدایە پێویستمان بە ماکەڕوونی هەیە کوڵاندیتمان بەڵێ پێویستمان بە ماستی هەیە نەحنای فرێش ئەوە نەحناکەیە و جارەکەی کردم لێ کردیەوە بەڵێ باشە پێویستمان بە سیرە یەک دنگ سیر نەحنای وشک پێویستمان بە زبدەشەیە سوپە چشمان هەیە سوپەکەمان سوپی جۆ پێ دەڵێن سوپی جۆ زۆر خۆشە من تاقم کردیتەوە سوپی جۆ پێویستمان بە جۆیە پێویستمان بە بەهاراتی سەوزەڵاتی هیشکراوەیە پێویستمان بە مازی هەیە پێویستمان بە کەمەک ئاردی هەیە من لێک ناکەمەوە پێویستمان بە زرشتیش هەیە زرشک و کەمەک زەی ئێستاش بلوعیمان حاضر بووە شێف هەموو ئەو شتانەی پیاز و کەرەوز و تەماتە و بیبەر و هەمووی تێکەڵ کردیە لەگەڵ ساوەڕەکەی لەگەڵ خیار شۆری ئێستا ئامادە بووە تێکەڵمان کردێ بە زمایە پێشکەشیکەین ئێستاوە حاضرە زەڵاتەکەشمان بە هەمان شێوە ماست و سیر و خێو سرقە سۆرەکەی کە کوڵاندبوو لە ڕەندەمدا بوو تێکەڵم کردی ئامادە بووە ماکەڕۆنیەکەش بە کەمەک زبدە و کەمەک نعنای زۆرمان کردەوە ماکەڕۆنیەکەم کوراندبوو ئێستاش بە سوپی جۆیەکەی دروست بکەین ئێستا سوپی جۆیەکەی کەمەک زەیتی دەکەنی ناومەنجەری جۆیەکەش دەکەینە جۆیەکە شوشنەوە شتی وای نایەوە نیشێ ناشنەوەی نایەت کە بخۆی ئازرا تەواو دەبی هەندێک سۆر بکتەوە یان کووە بەڵێ دەبێ هەندێک سۆر تۆ لەگەڵ کەمەک ئاردی زۆر نەبی ئاردەکە لەبەر چ ئاردی تێدەکەین تا سوپەکەمان خەس بتەوە خەز بکتەوە بەڵێ تەواوە بەهارە ئێستا مازیەکەش دەکەینە هەموو شتەکان ئەوانەی هیچکن دەبی سۆر بیتەوە سۆر بکتەوە لەگەڵ جۆیەکەی وەبیتان خاوی نەداکەن زۆر باشە ئێستا ژە و سەوزاتە هیچ کراوەکە و لەگەر کەمەک دەبێت ڕەشم پێکردە تەواو خێمان تێکرد ئەوانە بەخۆی مازیەکە و سەوزاتە وش کراوەکە خێ لەگەرە ئاسوورە ئێستاش بە جوانی ئەوە هەمومان تێکەڵ هەمان تێکەڵ کرێتە جوان جوان کەمەگەها ڕەنجی دەگۆڕی ئێستا زەردەمەی لەو قاوەی دەبیتن ئەجا ئاوی تێ دەکەین و کەنجن دەبێت چەند پەرداق ئاوی تێکەین لە بۆ منجەرە چیاوها ئێستا نمونە ئەوە لۆ ساقا 5 قاپی دەبیتن باشە دەبیت چەند پەرداق ئاوی تێکەین قاپی گلاسە چی پێویستە یەک گلاس بەڵێ یەقل بەڵێ وەڵاهی باشە یەک گلاس ئاوی تێخێ و بەشی دووسێ قاپی بکە شێف دەتوانێت چی کوفتەشمان لەو حازرکەی ئیشاڵڵا لەمە حازرکە لە بەرنامە لە پرۆگرامە ئەم زۆر حەزم لە چی کوفتەیە زۆر خۆشە بەس وەختی زۆر دەوێت وەختی زۆر دەوێت شێلانی زۆر دەوێت ئەو دەستینی تایبەت بەخۆی هەیە ئەو شتانە باشە شێف ئێستەوە ڕەنگەکەی گۆڕا ئەو جەدوایی دەبی ئاوەکەی تێ بکەین خوانەکەمان ئامادەیە و لەگەڵ میوانەکان تامی خواردنەکەی دەکەین و زۆر بەخێربێن زۆر سپاس شێف دەستت خۆش بیتن لە بۆ خواردنەکەی زۆر جوان دیارە و مام خدر ئەو خواردنە ناوی بلوعیە بلوعی بەڵێ هەتا ئێستا ئەو خواردنەت خواردیە وڵێ بەو نەعەم نەم خواردیە بەس ساوەری خۆمان بە ساوەری خۆمان و هەر شتێک گەڵەکەن و
ئیوهامان خواردیە ڕاستە ئەو هەموو شتانە دەستت خۆش بی مامۆستا کارمەند هەتا ئێستا تو بلوعیت خواردیە بلو ئیم نەخواردێت تا ئێستا ناوەکەش یەکەم جارە ینی نوێ لە بۆ من کە یەکەم جار دیتم بەڕاستی گومانم کرد کە زیاتر لە ساواری کوردی ئەچیکە هەڕشتە و بە زۆر شێواز لێن هەیە گۆشتی لەگەڵەکە ڕاستە ئێستا پێم خۆشە ئەنگۆتان بکە ڕای خۆتان بە شێفی بڵێن بزان خۆشە خۆش نییەوە نیە شێف فەرموو دەستڕاکێشن فەرموو شێف باڵۆ شتێکم فەرموو هەز دەکەم زۆر خۆش دیارە بەڕاستی دەست خۆش زۆر بەتامە بەتامە دەست خۆش بی شێف خواردنەکە زۆر خۆشە دەست خۆش بی دەست خۆش بی زۆر بە سوودی زیارە چونکە پیواز و ساوزەمەنیشی زۆر تێدایە زۆر بەتامە دەست خۆش عافێتتان بێ خۆش بی مام خدر بابی مامۆستا کارمەندیە مام خدر ئەو زەمانەی کە ئەنگۆ دەژیان زۆر گرنگیتان بە خوێندن دەدا بە پێ ئەوەی کە دیارە کوڕەکەت مامۆستا دەرچووە لە کنەنگۆ وەختی خۆی کوو بوو بەچێەوە منداڵ بوو ئەوە حەزی خۆی وەختی لە حەدی کە ئەو پێگەیە زۆر ئیتیمان بە خوێندن دەدرا ئەو وەختیش هەر لە شارۆچکەی گەڵاڵ لە نعی گەڵاڵە زۆر باشە بەڵام پێشان خەڵک هەندە بە خوێندنەوە مشغوڵ نەبوو لەبەرەوەی هەموو خەریکی ئاژەڵداری و فەلاحەتی و ئەو شتان بە خۆت خوێندیتت بەخۆم لە مەکتەب لەیلیم خوێندیە بەڵێ ینی هەتا چوویە زانکۆ یان هەر لە بنەڕەتی تا شەشی بنەڕەتی زۆر باشە ئێستا خەریکی چ ئیشێکی لە شار وەڵا ئێستا خانە نشینم بەڵێ ئەگەر ئیشێک لە ماڵە هەبی مەسەن ناو باخچەک ناو باخچەتان هەیە بەڵێ باخچە چ شتێک زیاتر دەچین نە باخچەی وەڵا جا باخچە مەسەن هەر بەشی خۆمانە بەشی فرۆشتن نییە مامە جێم لێ بۆ ئەلێرانە گەلک ڕێواز هەیە لەسەر شاخەکان چاردەورەی گەڵاڵێ هەموو ڕێواسە هەمووی ڕێواسە ڕێواسی لێە کەنگری لێە کوارجی لێە بەڵێ گۆل مزەی لێ ئەنواع جای لێە ڕاستە ئەلێرانە کە دەچن ئەنگۆ ڕێواز و کوارگۆ ئەشتانە لێ دەکەنەوە زیاتر لە بۆ بازرگانیە یعنی دەیفرۆشتنەوە یان لە بۆ خۆتانە بەشی زۆری لە بۆ خۆیتمان تێشیدایە کەم کەمەکە لە بۆ فرۆشتنی دینی بەڵام زیاتر ئەو کەسانێکە لە شوێنی دوورەوە دێن لە بۆ بازرگانیان لە بۆ فرۆشتنەوەی دەیبەن و ڕاستە ئەو کەسانێکە کە بازرگانی دەکەن ئەلێرانە نمونە بەڕێواسێ بە کوارگیە بۆ شتانە دەبەنە کامە بازاڕی دەیفرۆشتن زیاترەی بنە چۆمان و هەروەها سۆرانیش بە زۆری چونکە ینی دەوروبەری گەڵاڵی باشە لێرانە بازارە کوێلێنێ لێ ساغبیتەوە خەڵکەکەش بەش خۆی دینیت ڕاستە دەستان خۆشببی ئێستا پێم خۆشە خواردنەکەی بخۆن و زەڵاتە و سوپەکەش تاقی بکەنەوە.